سارا ئاکەم بەردەوامەوە بین وەک دەزانین تەنها 5 ڕۆژی ماوە بۆ دەنگدان و ڕۆژ بە ڕۆژ نزیکترە بینەوە و ئێمە هەمیشە باز لە گرنگیەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە بەغدا لەگەڵ کاندیدەکانمان لە پرۆگرام و لەگەڵ بەشێکی تر لە میوانەکانمان و ئەم ڕۆژ لەگەڵ ڕامیار حەیدەر کاندیدی ژمارە 35 لە لیستی 221ی لە بازنەی سلێمانی سڵاو لەبێت و ئەم کاتەوە باش گەر بکرێ ناو هەروەها ژمارە و لیستەکە و دووبارە بکەیتەوە زۆر سپاس دەکەین. سڵاو لە جەناب و تەواوی بینەرانی کۆساتی عەزیز، من ڕامیار حەیدەر سەعید ناسراوم بە ڕامیاری حەیدەری ئاسایش، کاندیدی ژمارە 35م لەسەر لیستی ژمارە 222 نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێ کاک حەیدەر، کاک ڕامیار، با لەوە دەست پێ بکەین بۆچی گرنگە یەکێتی بەهێز بێ لە بەغداد؟ بەڵێ بەدڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبەیە کە خاوەن سنگ و پێگەیەکی گەورەیە هەم لە کوردستان و هەم لە عێراق و هەم لە تەواوی جیهانیش و حسابی لەسەر دەکرێت و ئەگەر تەماشایەکی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین، مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین وەگە سێوێکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین، دەبینین کە ئەو حیزبەی کە خاوەن هەڵوێستە لە کوردستان و لە عێراقیش خاوەن هەڵوێستە بۆ مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێداگرێت لەسەر بەدیهێنانی ئامانج و خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمە لە مێژووە لە ڕابردووە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونا کە تاکە هێز تاکە لایەنی سیاسی کە پێداگر بوو بێ بۆ مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لە کوردستان و هەم لە عێراق و هەم لە دەرەوەی عێراقیش یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە ماوەکانی ڕابردووشدا ئێمە بینیومانە سەرڕای ئاستەنگیە زۆرەکانی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق یەکێتی تاکە لایەن بووە کە توانیوێتی ئاسانکار و دەستبارێکی زۆر باش بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ مافەکانیان. باشە کاک ڕامیار، لە چەندین بۆنەدا سەرۆک باڤڵ تاکیدی کردوەوە لەسەرەوەی کە بەغداد چەقی چارەسەرکردنی کێشەکانە لە نێوان بەغداد و هەولێر، هەر ئەمەشەکاڵە هێزی تۆین لە بەغداد. پرسیارەکەمەوە تا چەند گرنگە هاوڵاتیان لە ڕۆژی دەنگدان دەستنوخەکانی دەنگدان سەوز بۆش بکەن؟ بەڵێ بەتەکید گومانی تێدا نییە کە ئێستا مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گومانی تێدا نییە کە لە بەغدا وەردەگیرێت و یەکێتیش پارتێکی خاوەن پێگە و سەنگە لە بەغدا و پشتبەست بە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزی کە لە بەغدا کاری پێدەکرێت توانای ئەوەی هەیە کە پێداگر بێت لەسەر مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە نمونەیەکی زۆر نزیکیشدا بۆت باس بکەم کە ململانەیەکی ئێزگار گەورە و زۆر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بوو لەسەر مەسەلەی شایستە داراییەکان و موچە دوای چەندین سەردان و هاتن و ڕۆشتنی چەندین وەفد لە نێوان ئەم دوو حکوومەتەدا نەتواندرا چارەسەرێک بۆ کێشەی موچە دۆزرێتەوە، بەڵام بە هەوڵی دیبلۆماسیانە و ژیرانەی سەرۆک بافڵ کە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا توانرا ئەو گرێشوێرەیە بکرێتەوە سەرۆک بافڵ بە ماوەیەکی کەم بەهۆی ئەو عیلاقە سیاسی و دیبلۆماسی و ئەو توانە دیبلۆماسی کە هەیەی پشتبەست بە ڕابردووی یەکێتی بە توێڕوانینی ڕابەرمان سەرۆک مام جەلالی کۆچ کرد و توانی ئەو گرێشوێرەیە بکاتەوە سەرڕای هەبوونی چەندین بربەست و گرفت کە بۆ ئەو ڕێکەوت نەکرا کە لە نێوان سەرۆک بافڵ و لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق کرا چەندین گرفت بۆ ڕێکەوتنە دروستکرا بە ئامانجی ناڕەوا، بەڵام خۆشبەختانە گەیشتە ئەو ڕێکەوتنە گەیشتە ئەو شوێنەی کە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان دەیانەوێت. بەڵێ کاک ڕامیار، با بۆ جۆرە پرسیارەکەم بکەم، بۆچی دەتەوێت بڕێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ پلان و ئامانجی بەڕێستان چیە و بۆچی ئەچەوێت کە هاوڵاتیان دەنگە پێبن؟ بەڵێ ئێمە وەک کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سواتچیەوەی ئەو بنەما و ڕێسایانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە بۆ کاندیدانی بۆ بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە کار دەکەین
لە پێناو خۆشگوزەرانی لە پێناو شایستە داوایەکان لە پێناو دامەزراندنی دانەمەزراوان کە دەستوانی زانکۆ و پەیمانگاکانن کار دەکەین و بەگشتی کار دەکەین بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ مافەکانیان و بۆ هاوڵاتیانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان کە بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتگوێ خراون و دڵنیاش هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دڵنیا دەکەمەوە کە دەنگدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی ژمارە 222 دەنگدانە بە زەمانکردنی شایستە داوایەکانیان دەنگدانە بە وەرگرتنی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگدانە بە زیادکردنی نەفەسی ئازادی و دڵنیاشیان دەکەمەوە هاوڵاتیان کە دەنگ نەدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی دەنگدانە بە تەنگکردنی نەفەسی ئازادی و دەنگ نەدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانە بە زەمان نەکردنی مافەکانیان بە زەمان نەکردنی شایستە داوایەکانیان و دەنگدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانە بە سیاسەتی جیاکاری لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان دەنگ نەدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانە بەو سیاسەتەی کە لە دژی مافەڕەواکانی کوردستانی هاوڵاتیانی کوردستانی گەورەکە بەڕاستی وەک بینیوتانە بۆ خۆتان لە ڕابردوودا هاوڵاتیان بینیویانە تاکە لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان کە دەستبار بوو بێ هاوکار بوو بێ یارمەتیدار بوو بێ بۆ هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لە کوردستانی گەورە کار دەکەن لە پێناو مافەکانی نەتەوەیی کورد تاکە حیزب کە هاوسۆز بوو بێ هاوکار بوو بێ لەگەڵ یانی شێتی نیشتیمانی کوردستان. کاک ڕامیار هەڵبژاردن وەک پرۆسەیەکی دیموکراتی تا چەند کاریگەریە بێت لەسەر واقعی حکومڕانی لە عێراق؟ بە دڵنیایی یەکێتی قەناعەتی وایە باوەڕی وایە کە باوەڕی بە هەموو بنەماکانی دیموکراسی هەیە لەو نێوەندەشدا هەڵبژاردن یەکێکە لە بنەماکان و لە پایەکانی دیموکراسی لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەمیشە بڕوای بە هەموو بنەماکانی دیموکراسی هەبووە نمونەش هەر لە سەردەمی خانوقوڕەکانەوە لە سەردەمی خەباتی پێشمەرگایەتی و سەگداریەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە گوندەکانەوە پرۆسەی هەڵبژاردنی هێنایە ناو گوندەکانەوە بۆ دیاریکردنی نوێنەری گوندەکان مختاری گوندەکان و ئەم پرۆسەیە بەردەوام بوو هەتاوەکو پرۆسەی چەکداری و پرۆسەی چەک لەشانکردنی پێشمەرگە قارەمانەکان کۆتایی پێهات و گەیشتە پایەیەکی دیکە بنەمایەکی دیکە کە بنەمای هەڵبژاردنە لە سەرەتای هەڵبژاردنەکانەوە بۆ پەرلەمانی کوردستان و دوایش لە 2005 بۆ پەرلەمانی عێراق و بە درێژایی هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتی بە هەڵبژاردن بووە پێی وا بووە کە ئەگەر گۆڕانکاریەک بکرێت بە قسەی زبر ناکرێت بە قسەی گەورە ناکرێت بە بۆڵەبۆڵ ناکرێت ئەگەر بکرێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە ڕێگەی ویست و خواستی هاوڵاتیانەوە دەکرێتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ژەڕوونە کە ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خواست و ویستی یەکێتی نیشتیمانی کوردستان لێکچووە ئاوێتەیە لەگەڵ خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ کاک ڕامیار گەر بکرێ ناو ژمارە و هەروەها لیستەکە دوو پات بکەیتەوە سوپاس دەکەم. سپاس بۆیش من ڕامیار حەیدەر سەعید ناسران بە ڕامیاری حەیدەری ئاسایش کاندیدی ژمارە 35 لەسەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر بازنەی سلێمانی. بەڵێ ڕامیار حەیدەر کاندیدی ژمارە 35 لە لیستی 222 یەکێتی لە بازنەی سلێمانی دووبارە سوپاس کامڕۆ میوانمان بووی لەگەڵمان بووی.